سڵاو لە بەشی یەکەمدا گەشتینە ئەوەی کە تەنزیمی ئیخوان لە هەڵەبجەدا ئاشکرا دەبێ و مامۆستا و هاوڵەکانی بەرەو ئێران دەچن. دەمەوێت لەم بەشەدا باس لە ئەزمموی ئیسلامی بکەم لە ئێراندا بەگشتی نەگەر تەنزیمی مامۆستا شێخ سەدیق بەڵکو دامەزراندنی بزوتنەوە و ئیخوانی خەتی یەکەم وەک دەوترێ. مامۆستا لە بەش یەکەمدا گەشتینە ئەوەی کە مامۆستا شێخ سەدیق و ئێوەش هەمووتان پێکەوە بەرەو ئێران ڕۆشت. یانی جمهوریەتی ئیسلامی وەک حکوومەت چۆن ئیستیقبالی کرد؟ ئێمە تەمەن کە لە ئاوی سیروان ڕۆشتینە ئەو بەر و کۆچمان کرد. ئێران هێشتا زانیاری تەواوی لەسەر کەشفبوون و ئاشکرابوونی تەنزیمات تەواو نەبوو. بەرپرسانی سنوور ینی پاسدارانی ئەو سنوورە پاسدارانی ئەمنی سەر سنوورەکان دوایەوە ئێمەیان گەیاندە لای بەرپرسی سنوورەکە ئەو پاسدارانەی کە هاتن بەدەممانەوە. ئیتر ئەو پاسداری بەرپرسی سنوورە مقابلەی کردین. ئێوە کێن و بۆچی هاتون و چۆن هاتون و چی قۆماوە ئێمەش باسی ڕووداوەکانی عێراق و وەزعەکەمان بۆ کرد. تێگەیشت شەوێ هێشتینەوە لای خۆی راپۆرتێکی نووسی دای بەدەست پاسدارێک و ئێمەی خسە سارەیەک و بردینیان بۆ جوانڕۆ لە جوانڕۆ بەڵێ لەوێش 3 ڕۆژ هێشتینیانەوە. باشە بۆ جوانڕۆ ئاخری ئەمە لە منتیقەی نەورۆڵی وەڕۆشتین لە پاو ئەوانەوە نەڕۆشت بووین. بردینانە جوانڕۆ 2-3 ڕۆژ لەوێ هێشتینانەوە لە ژێر چاودێری ئەوان نابووین تا بزانن ئەمانە کێن چین چی قۆماوە لە عێراقا. دوای 3 ڕۆژەکە لەوێش تحقیقاتێکی وا زۆریان لێ نەکردین لە کرماشان و دیارە داوایان کردبووین بردینان بۆ کرماشان. تقریباً 6 ڕۆژێکیش لە کرماشان لەو منتیقەی تاقوسان چەند بینایەکی تیا بوو. ئێمان لەوێ هێشتەوە لەژێر چاودێری پاسداران و ئیتلاعاتی ئەویا هەتاوەکو هەموو ڕۆژێک مقابلەیانە کردین هەموو ڕۆژێ. ئیتر دوجار وازیان لە من و مامەسامەلو و مامەسەحمەی شافیعیە ناوتیان کابرار ئاوای ودوتی ئێوە هیچتان لێ هەڵ ناکڕێ بۆ ئێمە. ئیتر قسەیان لەگەڵ مامەساستی خاکرد چونکو لە بەرۆی تەنزیمی بووین لە یەکتی ئەگەیشتین یەک جۆر قسەمانە کرد یەک جۆر معلوماتمانەدا معلوماتمان دووبارە ناکردەوە بە هەڵاتە لێ بکەوە نەشک. ئەخیرەن وتمان کاک ئێمە لێرە خەڵکێکەیە عەلاقەمان پێیانەوە هەبووە ئەیان ناسین ئەمان ناسن بۆ لای ئەوان هاتوین. ئەوانە کێن؟ وتمان ئەوە مامەسا شێخ لەتیفی بەرزنجیە کە بەرپرسی ڕابیتەی ڕۆحانیوینی کوردستانە لە سنەدا ئەنیشێت. ئەوان ڕسمی بوون هەموو شتێکیان لە ئێرانە هەبوو. وتی بەم کەلی هەرڕێک بەم وتی خۆم لەگەڵ تانادێم ئەگەر ئەم قسەی ئەیکەن ڕاستان کرد من تەسلیمی شێخ لەتیفتانەکەم بەڵام کە دابەزین ئێوە نابێ هیچ بکەنەبێ ئاوا بوەستن کە شێخ لەتیف لە هاتە ژوورەوە ئەگەر ئەو بەرەو ئێوە هاتوو باوەشی پیاکردن ئەوە ڕاستەکەم بۆ لای ئەو هاتوون. ئەگەر قسەی نەکرد و نەیناسین هەر بەو سیارە ئەتان بم بۆ جوهرم بۆ دوورترین شوێنی ئێران. وتمان کێشەمان نییە. مامەسا شێخ لەتیف پێشەوەی دەرچێ لای خۆمان 2 ڕۆژ لە ماڵی مامەسا سەدیق بوو کە ڕۆشتین بردینی بۆ ئەوێ بردینی بینایەکی 2 قات بوو. ئێمە مەوعیدیان بوو وا دێت ئێمە وەستا بووین هیچمان نەوت کە لە قادرمەکان هاتە سەر ئێمەی بینی تر هەر لە دوورۆ گەرم و ئەوە کەی هاتوون و چۆن هاتوون و باوەشمان کرد بە یەکا کابرای مەسئول ئیتر نەوەسا حەج سەیرێکی ئێمەی کرد و خواحافیزی کرد و ڕۆشت. لەو کاتەی گەیشتی نەئەوێت دوایی تقریباً 2 ڕۆژ بوو 3 ڕۆژ بوو کەمتر زیاتر تەواو بیرم نییە لە ڕۆژنامەکانی ئێرانە خەبەری عێراق بڵاو بوویەوە کە ئاوا بەم دەقە نووسرا بوو هەزارەها تەن یاین تاک نەفەر ئیخوان الموسلیمین دەر عێراق دەستگیر شودەن و شەهید شودەن شتێکی ئالەم بابەتانە نووسرا بوو. ئیتر کابرایەک مەسئولی ئەو بینایە بوو سەرپەرشتی ئەکرد بڵێن ناوی ئاغای مجاهید بوو جەریدەکەی لە بەردەستا بوو ئەی خوێندەوە نەزم جمهوری ئیسلامی بوو ئیتلاعات بوو شتێک بوو جەریدەکە دای بەدەست منەوتی ئەو باسی ئێوەکە. بەڵێ مامۆستا ئەو بڵێن مامۆستا شێخ لەتیفی بەرزنجی و مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیش لێو بوون. ئەو تەنزیمە چی بوو؟ تەنزیم بوو هیچ با بڵێن قورساییەکی هەبوو؟ وردەکاری شتێکیان هەبوو لێرە کاتی خۆی پێشەوەی بڕۆنە دەر ئەوەی کە ئێمە لەوان ئەمان ناسی تاوان نەمانزانی مامەسا شێخ محەممەدی تیا تا
کۆچی کرد چوو بۆ ئێران جازانیمان دوایی مامەسا شێخ لەتیفیش کە ڕۆشت قەناعەتیان پێ کردو کە ئێمە شتێکی عولەمایی گەورە لەو دی و دروستەکەین ضرورە تۆیش بێ قەناعەتیان پێ کرد ئەو مامەسا بوو لە بەغا مامەسا شێم حەمە و پێشتر بەرپرس بوو کە مامەسا شێخ لەتیف ئەڕوا تەسلیمی مامەسا شێخ لەتیفی ئەکا باش ئیتر ئەو خۆی لە بەوەی عەتیبارەی مامەسا شێم حەمە و ئەندای مەجلیسی عەلای ئیسلامی بوو مجلسي علي مجلسي للثورة الإسلامية أو دواي بەڵێ ئەوەی باقر حەکیم محمد باقر بەڵێ باش أوان شيء أو أم سنية شيء السلفي آخر مەجلیسی عەلا بۆ تقریبا هەموو عێراقیەکان دروستکرا بوو یعنی تەنها بۆ هین نەبوو تەنها بۆ شیعە نەبوو سوننە و کورد و ئەوانە ژیان توانی تورکمان و بڕۆنە ناوی شتەکەوا دروستکرا بوو چەترێکی عام بێ باش ئیتر کە ئێمە لەگەڵ ئەوان وتمان بە بزانین دنیا بەرەوچوی ئەڕواچ دوێم ماینەوە لەو بینا لەو حرەکەی ڕۆحانیونە من و مامەسا مەلەحمەی شافعی بە حکمی ئەو کولەی شەریعەمان خوێند بوو هەوەیان بۆ کردین کاک مەولوو نایەتە خەیاڵم هەوەی بۆ کرابێ لە بەرەوەی اختصاسەکەی ئێوە جامیعەتان تاو کردبوو من هەشتا و حەوت بوو آخر من تاوام کردو مامەسا مەلەحمەش تەلەبە بوو دەرچوو ساڵێکی ما بوو تەواویکە بەڵام مەلای 12 عیلم بوو ینی جەمع الجەوامعیشی ئەوتەوە کە آخر دەرسی عولەمای کوردستانە کێشەی لەوان نەبوو ئەو فترەی تری ئەمە ماینەوە سێ مانگمان ئێوە ساڵی هەشتا و حەوت کەشف بوون ینی بەڵێ مانگی دوو بەڵێ مانگی دوی هەشتا حەوت و ئیتر دوای چەند ڕۆژ ئێمە چین لە سنوور تا گەیشتینە سنە تقریبا 15 ڕۆژمان پێچوو ئیتر ئێمە ئەو سێ مانگە لەوێ ماینەوە دیراسەی وەزعی خۆمانی ئەوێ و ئەم دیومانە کرد بزانین وەزعەکە بەرەوکوێچێ گەشتینە قەناعەت دوای سێ مانگ من و مامەستا مەولوو بینەوە بۆ ئەم دیوت مەولود باوەمرات مامەسا مەلا ئەحمەدی شافعی هەرزوو چوو بوو بۆ گوندەکەی خۆیان گوندی شوێ لەسەر سنووری ئێران عێراق لەوێ بۆ ماڵی باوکی لە ئێران بوون لەوێ مەدرسەیەکی شەرعی زوودا مەزران دەستی کرد بە فەقێ وەرگرتن تەدریس مامەسا سدیقیش تازە ئەمری گرتنی هەیە نابێ بێتەوە ئێمەش قەرارماندا بڕیارماندا بینەوە بەڕەحمەت بێ لەگەڵ مامەسا مەلا ئیسماعیلی مامەسا مەلا ساڵحی گەورە هەر پورزایشم بوو بەس ئەو لەگەڵ ئێمە نەبوو بۆ خۆی شتێکی پێشتر دروست کرده بوو لەگەڵ مەلا لوقمانی تەوێڵەیی یا حرەکەیەکی ئەنساریان دروست کرد بوو پێشتر ئێمە قەناعەتمان بۆ دروست بوو جەدوایەک نەماوە بۆ ئێمە لە ئێرانە و ئەبێ بینەوە بەدەم ئەو تەنزیمەوە کە دروستمان کردووە شوێن و ڕێشمان دیاری کرد بوو بینە کوێ و چی بکەین و ئەوانەش ئیتر بڕیارەکە دوو جار هاتینە حدود نایەن هێش بینەوە دوای زانیمان بۆچی ئێران نەیهێشت ینی جاری دووەم کە زۆر هینمان کرد زەختمان کرد ئیلا بێ بڕۆین کابرای بەرپرس وتی لە پاوە لەوێ پێوتێن وتی خۆتان هیلاک مەکەن باقر حەکیم بێت نایڵم بڕۆ باقر حەکیم بێت نایڵم بڕۆ وەڵای ترکەوای وت دەستمان شل بوو دەجاری دووەم کە گەڕاینەوە لە گەڕانەوە گەشتینەوە سنە و ئینتیفازەی یەکەمی هەڵەمجە ڕوویە ئیتر بەپەلە ئەوە بوو تەلەڤیزیۆنی ئێرانی ئینتیفازەیە لەسەر چی بوو وەڵی بڵێم لەسەر چی بوو ئیتر هەڵەمجە دائیمە ئەقڵە گوندەکانی دەوروبەری هەڵەمجە لە 1970ەوە دەستکرا بە بارکردنی تا 1970 کۆتایی پێێنە لەو کاتە بۆ مەرحەلەی دووەم حیزبی بەعز ئەویست کوردستان چۆڵکە وازەحە شار و شارۆچکە نەیەڵێ بیێنێتەوە سەر دوهۆک و هەولێر و سلێمانی بمێنێ ئەم سیانە ئەوی ژەڵگرێ بۆ مەرحەلەیەکی تر ئەمە بە قۆناغ ئەویست کورد نەمێنێ ینی بەرنامەی پاکتاوکردنی کوردی بوو یا نەمێنێ یا خۆی بک بە عەرەب یان بینێرن بە وڵاتانی ترا یا تەفروتونایکەن بەناو عێراقا بڵاوی کەنەوە ئیتر ئەم زەویەی ناوی کوردستانە و خەڵکی کوردستانە کۆتایی پێبێنێ و لەم سەر ئێشە نەجاتیم بێ قۆناغی دووەم دەسی پێکرد بە بارکردنی هەندێک گوندی وتیان گوندی شارە زوور اینجا قۆناغی دووەم بارەکرێ ئەوە بوو هەڵ لە هەڵەبجا معارەزەی بارکردن بەوە تەقیەوە ئیتر هەمووی لەوە بەشدار بوو یەکێتیە پارتیە شوێعیە ئیسلامیە ئێران تەمان دەستی لە قەزێکە هەبوو لە ڕێگەی هەندێک خەڵکەوە کە تەقیەوەی تر حیزبی بەعەس تەحملی نەکرد پەلاماری ڕاستەوخۆی هەڵەبجێدا لێیە بە تەیارە و بە ئەلیکۆپتەر و
بە دەبابە و بە هەموو شتێ دەستی کرد بە لێدان و تاقاندنەوە و گرتن و هەموو شتێک. زەمکانی ئاشقان هێر تەخت کرد. بەڵێ ئیتر دوایی شۆفڵی لیا و مەسەن ئەلغام ڕێژی ئەکرد و لەوای تر کۆچی زانایان دەستی پێکرد. مامۆستا شێخ عوسمان، مامۆستا مەلا عوسمان و براکانی مامۆستا مەلا عومەر و مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و زانایانی هەڵەبجە و هەورامان و مجەمەعی زەمەقی هەر هەمووی دەستیان کرد بە کۆچکردن. ئاگان لە یەک بوتەوان ئێمە ئەڕۆی تر ئێوەش خۆتان بزانن ئەوان لە منتیقەی خۆیانەوە لە منتیقەی نەورۆڵیوە و مامەسایانی تری مامەسا شێخ سدیقوانە بە ڕەحمەت بێ شێخ سدیقی سەرگەتی لە منتیقەی هەورامان و دزلیوە. ئەوە بوو دوایی مجەمەعی ئەوان کەوتە ئەو سنوورە دزلی ئەوانە مجەمەعاتی ئەمانیش کەوتە سەریاس و منتیقەی پاوە و شوێنەکانی تر. ئیتر ئێمە تەمەن لەو حاڵەتە بڕیارەکەمان بۆچی دابوو جاری دووەم هەرچۆن بێ بگەڕێنەوە ئەمان زانی تەحەشوداتێکی عەسکەری ئێرانی زۆر چڕ و پڕ لەسەر سنوورەکان هەیە شتێک ڕۆدا. هاتوو چۆی پاو ئەوانەمانە کرد ئەمان بینی ئەڕوات کە لەم دی ئەومانە بینی بەرەو سنوورە ڕوا سنووری ئەو دیویش عێراق و جێشی عێراقیە هەموویشی چڕە بێتەوە لە منتیقەی هەڵەبجە ئەمان زانی شتێ لە هەڵەبجا قۆمێ. بۆیە جاری دووەم میسمان بڕۆینەوە بە خەڵکی هەڵ بە تەنزیماتی خۆمان و خەڵکت دەممان پێگا بڵین ئاگاتان لە خۆتان بێ حەدەسێک لە منتیقا ڕوەدات بەپی ئەو تەحەشوداتە عەسکەری ئێمە دیومانە هەرچیش ڕوو بە عێراق دەست ناپارێزێ. زۆر باشە. مامۆستا شێخ عوسمان، مامۆستا مەلا عوسمان خاڵت یانی و مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز و مامۆستا مەلا عومەرش. بەس مامۆستا مەلا عومەر زۆر لە سیاسەت و تەنزیمان ناوینێ ئەو برای گەورەیان باش. ئەوان هاتنە ئەو دوو تەنزیمی بزوتنەوەیان دامەزران یەکسەر. ئەوان کە هاتنە حدود سەریان کرد بە یەکا مامەساکان لەگەڵ خەڵکێکی زۆری عەشایر و ئەنواعی چەکدار و لەگەڵ تەنزیماتەکانی ئێمە ینی گەنجە تەنزیمەکانی ئێمەش ئەوەی لە هەڵەبجا بوو فریاکەوت هات ئەوانەی سلێمانینە ئیشارەکانی تر نەهاتن. ئیتر حەماسێکی گەرم هەبوو زوڵمەکە زۆر گەورە بوو دەستوەشاندنەکە زۆر قورس بوو. اینجا پەن خواردنەوەیەکی دەرونی چەند ساڵیش هەبوو بەرامبەر بە حیزبی بەعس. هەموو ئەوانە لەوێ یەکی گرت ئیتر بڕیار درا شتێک دروست کرێ. شتەکە نەکرا بە قەرار تا مامۆسایانی تری سنە هاتن مامۆستا شێخ محەممەد و مامۆستا شێخ لەتیف و مەلا عەلیوانە خوا عەفویان کە هەمویان وفاتیان کردو هاتن مشاوەراتێکرا چی بکەین چی نەکەین. ئەوان یەکسەر هاتن وتیان قوربانێم ئەوە شتووە هەموو شتێکی حازرمانێ و چەند ساڵە خەریکین فەرموو مامۆستا مەلا عوسمان لە خزمەتتاین با بە یەکۆ شتێکی تر دروستەکەین. هەر لێشتا لە حدودن بڕیا بەیاننامەی ڕقم یەک دەرچوو دژ بە حیزبی بەعس. بەیان نامەکە مامۆستا سەید ئەحمەد دایڕشت مامۆستا سەید ئەحمەدە دایڕشت بەڵێ لەگەڵیان بوو. مامۆستایەکی ترمان هەبوو ئێمە مەشهور بە فەقێ مەحموود بەڵام مەلا مەحموودی سەید ئیمام و خەتیبە لە هەڵەبجێ خەتی زۆر خۆش بوو وەکو چاپەی نووسی ئەو نووسی دایان بە مەفرەزەیەک ئەمە هەر لە حدود داین مەفرەزەکەی نایەوە بەرزنجی لەگەڵ بزوتنەوە بوو لە ئەوەڵە کێ مامۆستا سەید ئەحمەدی پێنجێنی لە حدود لەگەڵ ئیشەکە بوو بۆ چونکو هێشتا ئیخوانی ناو ئێران بڵێ مامۆستا سەلاح و ئەمانە نەگەیشتبوونە ئەوەی کە حیوارەکە بکەن و جیا ببنەوە و محارەزەی ئیشەکە بن و بڵێن ئێمە جیاین لە ئێوە یعنی مامۆستا مەلا عوسمان کە بە ڕەسمی ئەمیری ئێمەیە و ئیخوانی عێراق تەبەنی کردووە و ئەوانیش بە مەرجەعی عامی ئەزانن هێشتا نەگەشت بۆ ئەوە بڵێن ئێوە چی ئەکەن و ئێمە چی ئەکەین. زۆر باش. بۆیە نەقڵ بوونە پاوە لە سەریاس و پاوە سەریاسیش کۆنە ئۆردوگای 74 زەمانی ئەیلول بردنیانەوە عینی جێگا ئێمە لەو کاتا لەگەڵ مامۆستا سیق ماڵی ئێمە و کاگمەلول ناو سنابوو هێشتا ناتوینەوە چونکو پێشتر چوو بووین لەوێ نەق کە دامەزراین حیواری بینی ئەمان یعنی مامۆستا مەلا کۆنەکان و مامۆستا تازەکان دەستی پێکرد. مامۆستا سەلاحیش کەم کەمی تر هات بەرەو پاوە و لەگەڵ خاڵە عوسمانم دانیشتن و ئەفکاری خۆیەوت ئێمە ئەزمونمان هەیە و شتێک لەگەڵ ئێرانە ئاسان نییە و هەر چۆن بووە بە یەکەوە باش تێ بکەین کە بزانین سەروبەرێکی هەبێت. لەو کاتانایتر مامۆستا سەلاح تەماسی بەردەوامی لەگەڵ خاریج هەبوو لەگەڵ ئیخوانی دەرەوە جارێ بزوتنەوە دانەمەزرابوو
ئیتر لە ئەمە لە سەروبەندی دامەزراندنایە. ئەم کۆبوونەوانە سەری کێشا بۆ کۆبوونەوەیەکی گەورە لە سنە. هەموو مامەساکان کۆبوونەوە فکرەکە گەڵاڵە بوو لە دروستکردنی بزوتنەوەیەکی ئیسلامی چەکدار بۆ یەک ئامانج کە لەوێ بووین ئیعلانی بزوتنەوەیەکی چەکداری کرا ئیسلامی دژ بە حیزبی بەعس لە بەرامبەر ئامانجێک کە میلەتی کورد مەزڵومە و لەمە زیاتر ئێمە پێمان تەحمل ناکرێ و ئەبێ بەشداری ئەو بزوتنەوەی ڕزگاری خوازە بکەین بەڵام بە ڕوئیەیەکی ئیسلامی. ئەمە قسەکانی مامۆستا مەلا عوسمان دوای ئەوە بزوتنەوە دامەزرێ ئیتر ئەوە ئیعلانی بزوتنەوە بوو لە سنا بزوتنەوە بە سەرۆکاتی مامۆستا مەلا دوایەوە ڕێپێوانێکی گەورە لە ناو سناکرانی ئەم خەڵکە هات نەخوار خەڵکێکی زۆر بوو لە ئۆردوگاکانیشوە خەڵکی زۆریان هێنابوو بە ناو شاری سنا جۆرە ڕێپێوانێکی شکرا و وەکو شتێکی جەماوەری جا ئێران فۆکسی خستە سەری و یعلانەکەی تەواو بڵاو کردەوە گەورەی کرد. باش مامۆستا مەلا عوسمان مامۆستا مەلا عەلی ئەبنە با بڵێن سەرکردایەتی بزوتنەوە تەسلیمی مامۆستا مەلا عوسمانەکرێ. بەڵێ هەموو لە ئیجماعیان لەسەر ئەوە هەبوو بەبێ خلاف کە ئەبێ ئەم ڕابەرایەتی گشتی تەسلیمی مامۆستا مەلا عوسمان کرد. باشە دوای ئەوە بڵێن ئیخوانی خەتی مامۆستا سەلاحەدین بەعادی شەرعیەت وەرەگرن کە ئەمان ئیخوانی شەرعین و مامۆستا مەلا عوسمان ڕەفزەکرێت لە ئیخوان. ئەوە چۆن؟ بەڵێ دوای ڕاگەیاندنی ئەم بزوتنەوە چەکداریە مامۆستا سەلاح ڕات بۆ کەندا و بۆ ئیمارات پەیوەندیەکە لەگەڵ مامۆستا محەممەد ئەحمەد ڕاشید کە ئەو مەرجعی بوو ئەڵێ ئەمە حاڵەکەی ئێمەیە چی بکەین. ئەویشە لە چەند ساڵ بوو لەسەر خەت بوو لەگەڵیا بارودۆخی ئەوان و ئۆردوگاکان و ئیخوانی ئێران و علاقی ئەوان بە ئێران و هەمووی ئەزانی بۆیە نامەیەک ئەنووسێ ئەو تەکلیفەکە لە مامۆستا هەر خۆی وەکو شەخسی محەممەد ڕاشید یا وەک ئەو گەڕانەوە بۆ تەنزیمی دەولی بەحساب ئەو تەبەنی قەزەی ئیخوانی عێراقەکە و پەیوەندی بە تەنزیم دەولی و هەیە و مەرجعی مامۆستا سەلاح ئەوە تر ئەمە کورت و مختصەرەکەیەتی. بەڵام ئەزانن مامۆستا مەلا عوسمان گوێ بۆ محەممەد ڕاشید ناگرێ و علاقەیەکی پێوە نییە کەسێکەوە ئەو گوێی لێ ئەگرەیە سیقەی پێیەتی خۆشی ئەوێ لە قەدیمە بە یەکۆبوون دکتۆر نوحمان سەمەڕائیە بە ڕەحمەت بێ لەم 2-3 ساڵا وەفاتی کرد هەر بە گەنجی یەکیان ناسیوە لە زمانی حیزبی ئیسلامی ئەوانە بەو نامەیەک ئەنووسن بۆ مامۆستا مەلا عوسمان. نامەکە چەند شتێکی تایە بە 2 کتێبەوە. لەو کاتا نامەکەی بۆ دێ مامۆستا بە ڕەحمەت بێخاڵم مامۆستا مەلا عوسمان هێشتا جێگە و ڕێگە و شتێکی وای نەبوو. ئێمە هینێکمان هەبوو خێمەیەک نارخۆم و خێزان و یەک مناڵ بووین زۆرتر لای ئێمە ئەماوە تا دوایی شوێنیان بۆ دروست کرد. 2 کتێبەکەی یا بەدەست منەوە کاغەز و شتەکەی خوێندەوە زۆر بێتاقەت بوو پێی کە لە کتێبەکە نووسراوە ئیلا ئەمیر الشەباب و شەیخ العولەما ئەو ئیلا شەیخ العولەما و ئەمیر الشەباب شتێکی ئاوایە. لە نامەکە ئاڵێ ئێمە جەنابەت بە ڕەسمی ئاوا ئەناسین لەبەرۆ داوا لە بەڕێزت ئەکەین ئێمە لەگەڵ ئێرانە گەیشتونەتەوە قەنەعەتە نە هاوپەیمانی بکەین نە دژایەتی بکەین نە لەگەڵی چەک هەڵگرین هیچ جۆرە مەشروعێکمان لەگەڵی نییە محایدین بۆیە داوا لە جەنابیشت ئەکەین قیادەی ئەو شەبابەی ئەوێ بکە با بەردەوام بی لەسەر کاری خۆت و ئەو ئیشەی کە بڕیارت داوە لەسەری تەسلیمی ئەبوو محەممەدی براتی بکە کە ئەکاتە مامۆستا مەلا عەلی لەگەڵ ئەبوو پەیام تەنسیقکەن بۆ کارەکانی برایانی ئێران و ئەوانەی کە لەگەڵ جەنابتە هاتوون. کاری چەکداری نەکردنەوە بنەدەست مامۆستا مەلا عەلی. بەڵێ ئەوە پوختەی نامەکە بوو ینی وازەحە مووقف لە ئێران چی بکە لەگەڵ ئەبوو پەیام و بزوتنەوەش نەفی بزوتنەوەی نەکرد بوو نامەکە دژایەتیشی نەکرد و بەستوی تەسلیمی ئەو بەڕێزانەی تری بکە ئەبوو محەممەد بە ئەوان ئیدارەی ئەو ئیشە بکەن ئەمە بۆ ئێمە ئاوا باشە. مامۆستاش لەبەرەوەی لەسەر ئەساسی فتوایەکی شەرعی بزوتنەوەکەی دروست کردبوو نەک فتوایەکی ڕەبتی بێ بە تەنزیم یا تەنزیمی بێ یا دەعەوی بۆیە بە واجبی زانیوتی من ناتوانم ئیلتیزام بەو کاغەزەوە بکەم ئیلتیزام بە فتوواکەی خۆمەوە ئەەکەم قەنەعەتم ئاوایە
ئەم میلەتە ئەبێ دیفاعی لێکرێ ئەوانیش شت لێوە لەگەڵ ئیخوان ئیتردا تەواو. بەڵام من بە تەنها دوایی چەند حەلاقات و دانیشتن و شتێ لە بینی مامەسا سدیق و مامەسا سەلاح و گروپ و هێنان و بردن کەس لە دەوری مامەسا مەلا عوسمان نەما. مامەوە تەنیا منیش لەگەڵ مامەسا سدیق ڕێکەوتم وتی تۆ بە هەنوێنەری گەنجان بە لەوێ بە و لە بینمانە بە تا بزانین سەری لە چیوە دەرەچێت. مامۆستاش لەگەڵ مامەسا سدیقیش لەگەڵ مامەسا سدیقی شوازیەنە بە تاق و تەنها من مامەوە لەگەڵی. مامەوە هەتا هەموو کارێک لە سنەتەوە لە سەریاس تەواو بوو ماڵیان چووە سنەش قۆناغی یەکەمی تەواو بوو بزوتنەوە تەواو دامەزرا هێزەکان دامەزران کۆتایی بە هەموو شتێ هات و اینجا کە ئیشەکە سەری گرتەوە و شپرزەیەک لە کاری تەنزیمی و عەسکەری هەبوو. هەمووی ساڵ هێشتا حوتۆنی بەڵێ ئەفو مامۆستا فەرمووت هەمووی لی تەکینەوە هەموو چێمە بەستیانی ئەو خەڵکە ئەو تەنزیمی ئیخوان تەنزیمات کە لە هاتبوون لە هەڵەبجە و ئەوانەوە لەگەڵ مامەسا مەلا عوسمان بەو ئەمرەی کە لە دەرەوە هات کەمکەمی تر دوورکەوتنەوە. ئەی چێ مایەوە لەگەڵی وەکومانەوە لەو سەرەتاوە مامەسا سدیق لەو بینی مامەسا سەلاح و مامەسا مەلا عوسمانە هەر مابوو منیش بە عەمەلی لەگەڵ مامەسا مەلا عوسمان بوو چووکە هەر کە دەستی مامۆستا سدیق دەستی لێ نەبووە وەک دەستی لێ نەبووە قەناعەت بەڵێ هەتا وەکو ساڵی تام ساڵانی ئەخیر نەیەتوانین دەستی لێ بێتەوە چونکو یەکەم برای گەورەی بوو دووەم مەرجعی بوو سێم پشت و پەنای بوو هەموو شتێکی بوو. بەس مەرجع خۆیان شیعانین وەڵا شیعەبی و یا سونەبی هەموو شتێ مەرجعێکی ئەوێ ئەنی هەموو حرەکەیەک مەرجعێکی ئەوێ. ئێمە لەو کاتە کە تەنزیمات ئەمرەکە هات ئیتر جیابوونەوە تەمان هەر سەبەبەکە تەنها نامەکەش نەبوو تەبیعەتی ئەو تەنزیمەی ئێمە و گەنجانە بە تەبیعەتی ئەو خەڵکی عەشایر و عولەمایانن زۆر لەیەکی نەئەخۆش بۆیە چیمان کرد هەر لە ئەوەڵەوە بۆی گەنجەکان نەڕۆن یەشا لە سەریاسین ئەمە بە مامەسام بە خاڵم وتم من هێزێکی عەسکەری دروستەکەم بۆی ئەو گەنجانەی ئێرەی بێنە ناو گەنجی شوێنەکانی تریش بێن تەنزیمێکی عەسکەری گەنجانەی مەبدەئیانە وتی باشە و بۆی نووسی بۆ هەموو هێزەکان ئەوە فڵانە کەس لە لای منەوە ڕێپێدراوە بە دروستکردنی هێزی ڕابەر هێزی مرشید نەک ڕابەر هێزی مرشید جا دەست بەکار بووم و هێزەکەم کۆ ئەکردەوە من لەو کاتە لە کۆکردنەوەی هێزا بووم گەنجەکان بەعزێکیان وعدیاندا بوو ئەوانەی سەر سنوور کە چەکدار بوون هێشتا ئەوانش جوابیان ئەناردین ئەو گەنجانش کە تەنزیمی ئێمە نەبوون بەس گەنجی مولتەزیمی ناو هەڵەبجەیەکانی ناو چەکدار بوون ئەوانیش هەموو وعدیاندا بێن لە ئەوە بووین دروستیکەین ئیتر مامەسا خاڵ و عەلیم بە ڕەحمەت بێ خاڵم لەگەڵ مامەسا شێم حەمە و ئەوانە سەریان کردو بە یەکا کە ئەمە ئەم گەنجە ئاوا بکە ئیشەکە باش نابێەوە حاصڵداوە هەموو گەنجەکان بەرێ کێ بمێنێتەوە لە ناو ئەوانی ترا وەحاصڵی تر ئەسبابەکانی تر چی بوون چوون بۆ سنە بەدەم ئەم ئیشەوە کە ئەمرەکەت تەنفیزکەم بە ڕەحمەت بێ خاڵم وتی محەممەد گیان وتم بەڵێ وتی واز لەو ئیشە بێنە وتم بۆچی وتی ڕادیۆ داعەنین و ئیعلام و بە مەسئولی مەکتەبی ئیعلام و بە مەسئولی ڕادیۆ و ئیتر منیشتم وەڵی نازانم بەهەرحاڵ ئەزانم ئەمە قەراری تۆ نییە و ئەمە شتێک نێتۆ باوەڕت پێی هەبێ من لەم لە حەزەوە داوای لێبوردنەکەم ئەوەی پێم کرا بۆم کردی لە ئێسەوە خۆحافیز من ئەچمەوە بۆ ماڵێتم من نامەیەکی درێژم بۆ نووسی بەجێم هێشت و ڕەشمەوە بۆ کامێران بۆ ماڵی خۆ. سوپاس مامۆستای بەڕێز بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەشە لە دیالۆگمان لەگەڵ مامۆستا محەممەد ڕەوف بە وازهێنانی مامۆستا لە دامەزراندنی هێزێکی چەکداری لە ناو بزوتنەوەی ئیسلامیدا تا ئەڵقەی داهاتوو فاتان.